پێگەی کۆمپانیای ئینتلیجینس ئینێرجی کە کۆمپانیایەکی زەبەلاحی ئەمریکی بواری وزەیە لەژێر راوریشانی یاریەکە بۆ کەرتی نەوتی کوردستان کۆتایی هات، راپۆرتێکی بڵاو کردووەتەوە کە تێیدا ئاماژە بۆ بڕیارەکەی هەفتەی ڕابردووی ژووری بازرگانی نێودەوڵەتی لە پاریس دەکات لەبارەی دۆسیەی ناردنی نەوت لە ڕێی تورکیاوە کە ڕایگەیاندبوو تورکیا دەبێت تەنها بە مۆڵەتی بەغداد ڕێگە بە هەناردەکردنی نەوتی خاوی هەرێمی کوردستان بدات و ئەمەش بە کۆتایی هاتنی سەردەمێک ناو دەبات. ئینتلیجینس ئینێرجی نووسیوێتی لە ئێستادا دانوستانی چڕ لەسەر ئایندەی کەرتی نەوتی هەرێمی کوردستان دەستی پێکردووە و ڕەنگە ماوەی 2 مانگ بخایەنێت کە ئەنجامەکەی بە کۆنتڕۆڵکردنی سەرجەم هەناردەکردنەکانی نەوتی هەرێم لەلایەن کۆمپانیای بازرگانی نەوتی دەوڵەتی عێراق سۆمۆ کۆتایی دێت کە ئەمەش ئاسۆی بەرهەمهێنانی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە تاریک دەکات و لە بەرامبەر حکوومەتی عێراقی فیدراڵ چۆکی پێدا دەدات. ئەو نەوتەی گەشەسەندنی حکوومەتی هەرێمی لە ڕووی سوتەمەنیەوە لێکەوتەوە و کەسی زۆری دەوڵەمەند کرد و بووە هۆی ڕیفراندۆمێکی بێئەنجام بۆ سەربەخۆیی. ئینتلیجینس ئینێرجی دەڵێت کۆمپانیای دیئێنئۆی نەرویجی کە گەورەترین کۆمپانیای نەوتی بیانیە ماوەی 3 ڕۆژە دەستی کردووە بە ڕاگررتنی کارەکانی بەرهەمهێنانی 170,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە کێڵگەکانی هەرێمدا. دەشڵێت تا ئێستا نازانرێت چی بەسەر گرێبەستە هاوبەشەکانیان لە بەرهەمهێناندا دێت کە لەلایەن بەغداوە دانیان پێدا نانرێت، هەروەها چارەنووسی قەرزەکانی حکوومەتی هەرێم دیار نییە. لە نێویشیاندا 5 ملیار و 300 ملیۆن دۆلاری کۆمپانیاکان لە بەرامبەر گرێبەستەکانی فرۆشتنی پێشوەختەی نەوت لەو بارەیەشەوە گفتوگۆی چڕ دەستی پێکردووە. ئەمە لە کاتێکدایە بە وتەی ئەحمەد مەهدی لە کۆمپانیای ڕاوێژکاری ڕێنیسانس ئینێرجی حکوومەتی هەرێم وابەستەی نەوتە و بەغداش لە ڕووی سیاسیەوە ناسەقامگیرە، ناخوازێت حکوومەتی هەرێم لە ناکاو بڕوخێت یان ڕوبەڕووی مەترسی دارایی بێتەوە و بارگرانی قەرزەکانی لە ئەستۆ بگرێت. هەر بۆیە هەردوو لایەن دەیانەوێت ڕێکەوتنێک بکەن، بەڵام وا دیارە هەولێر لە هەوڵی دۆزینەوەی ڕێگەچارەیەکدایە بۆ دەربازبوون لە قەیرانی داهاتی ئەم مانگە کە زیانێکی زۆری ڕاستەوخۆی بۆ داهاتی پارتی دیموکراتی کوردستانی دەسەڵاتدار بەدواوە دەبێت. ئینتلیجینس ئینێرجی دەڵێت لەلایەن زۆرینەی کوردەکانەوە پێشوازی لە شەفافیەتی دارایی زیاتر لە کەرتی نەوتی هەرێمدا دەکرێت بە لە بەرچاوگرتنی کارەکانی ڕابردووی حکوومەتی هەرێم، بە تایبەت کاتێک بەشێکی زۆر لە داهاتی نەوتەکەی لە هەژمارێکدا لە لوبنان لە ساڵی 2019دا بلۆک کرا. کۆمپانیاکە ئەوەشی ئاشکرا کردووە کە دوای ئەوەی بەغدا ساڵی ڕابردوو هەڕەشەی ڕێکاری یاسایی لە کڕیارانی نەوتی هەرێم کرد، حکوومەتی هەرێم نەوتی خاوی بە داشکاندنی نزیکەی 20 دۆلار بۆ هەر بەرمیلێک بە بەراورد بە نرخی جیهانی فرۆشتووە.